کاک جێگرم کاتۆ باش باشتر بۆ جەنابتان چیناخان سوپاس دەکەم باسە دەکەم تەندروستی چۆنە ڕابان بزانی بڵاو کرد بۆ تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوویت وڵا سوپاس بەخوای گەورە بەرەو باشتر ئەڕۆم سوپاس دەکەم بەڕاستی خۆم نەویست و بڵاوێکەمەوانێ من ماوەی 7 ڕۆژ بوو هەر لە جێگەی ناساغ بووم و تووشی ئەم ڤایرۆسە بووم ئێتر چەند پێیجێک و چەند کەسێکی هاوڕێم بەیان نابوو بۆ ئێمەی بڵاوم کردوتم بە دۆستان و عەزیزان ینی دڵیان بەو نوعی نەکات شتێ نەکات کە زۆر بترسن لە شتەکە ئەوە هۆکاری بڵاوکردنەوەکە بوو ئێستا تەندروستی چۆنە سوپاس بەخۆ وەڵای تر باشم ساوردەوەدا شتەکان کەمە بێتەوە ئێتر شتانی کە هەیە لەو ڤایرۆسیا بەرەو کەمی ئەڕوات و ئیشەڵا بەرەو ئاخیرەکەی ئەڕوات ئینشەڵا بەهیوای تەندروستێکی زۆر باش بۆ جەنابەت کاک جێگر چۆن ڕێنماییەکانت جێبەجێ ناکرد لە کێ توش بووی چۆن توش بووی دێ بۆمان باس بکەیت وەڵای بکو ڕێنمایی بە من لە بیدایەتی هەرە مۆزوع ئەوڕەمانی سێوانێ من نموو ڕێنمایەکانم جێبەجێ کردە بوو وەکو ئەوانی کە هەیە دەستکێش و دەمامک و مابڵی لە ماڵەوە زیاتر ماڵەوە بەدی تڵباڵ کردو بەڵام کەسێکی نزیکی خۆ ماوڕێکی نزیک و گەدایم لەگەڵمانەیە لە ڕێەوە بەڕاستێکی توش بووم ئەویش ناساغ بوو فەحسی کرده بوو چاوەڕێی جوای فەحسەکەی بوو ئیتر لەو بەینەیان من توش بووم لەگەڵیە ئیتر کە فەحسەکەی هاتەوە بە منی وتی وەڵام من تووشی کۆرۆنا بووم تۆش فەحسی بکەنەکۆ توشبوونەکەی من ئینشەڵا باشە بی ئەی لە خێزانەکەتان بۆ نمونە ماڵی باوکتەوانە شکر ئەلحەمدولیلا خۆ کەس توش نەبووە نەوەڵا چاوەڕێی فەحسەکە شم نەکرد لە ماڵەوە مامەوانێ خۆم کەرەنتینە کرد و نەچوومە دەرەوە بەڕاستەکەی ئیتر نەمێش کەسی کە توش بێ لەلایەن منەوانێ زۆر باشە خۆت لەگەڵ کیا کەرەنتین کردووە بزانم بەتەنیاش جەناب دوایە بەڵێ بەتەنیام ئێستا لەم کاتێ وەڵا هەر خۆم بەتاقی تەنیام کەسم لا نییە کەس نایرێ بەلاتان چێ وەڵام لە هەفتەی پێشوە چەند حەفلەیەکیشت کرده بوو هەفتەی پێشوو بوو پێش ئینەکە بوو پێش ئەوەی کە تووشی ڤایرۆسەکە ببم دووسێ ڕۆژ پێشەوە بەڵە چەند ئاهەنگێکم کرده بوو بەس باش خۆشبەختانە و کاتە توش نەبوو مەجنای سا و بە ڕێزانش لەوانەیە توش بوو نایە لە ڕێی منەوە یعنی ئەو کاتە تووشی ئەم ڤایرۆسە نەبوویت نەخێر زۆر باشە چ نیشانەیەکە تێدا دەرکەوت کە هەست کرد ڤایرۆسە ینی ئەم نەخۆشیە توش بوویت ئێستا نیشانەکان چین بڵا نیشانەکان ئەوانەیە کە لە تەلتیڤەکان و لە ئەیبینیتیان جۆ لێ بەرجۆ دەکەوێت من دەکەم شت ینی هەستم بە هەڵامەتێک قورگێشەیە کرد جا تام و بۆن ناکەم بەڕاستی ئێستاش تام بۆن ناکەم تام و بۆن نەما هیچ تامێکم ناکرد هیچ بۆنێکم ناکرد ئیتر وردوور لەو شتانە دەرەکەی کە باس دەکرێت ئەی بۆ نمونە سەر ئێشکا کۆکا پشمین ژانی ئازاری وەڵا کۆکەمە بوو سەرشەکەم کەمتر بەس کۆکەشمە بوو کۆکێکی زۆرەمە بوو زۆر باشە ئەی ڕێنمایی چێ بۆ کەسانێکی تا ئێستا توش نەبوون وەڵای ئیشەڵا توش نابن بڵم چی نازانم تووشیش بن ینی ناخۆشە بەڕاستی هەر خۆشەر نییە بوو کوشە شەر نییە بمری بەڵام هەر ئەومانەوەی کە ئەبێ ماوەی دووسی هەفتە لە ماڵەوە بەتەنیا بمێنی تەوانێ ئەمە چێقەرەش زۆر ناخۆشەکان ئەنجا ینی دڵی ئازیز و دۆست و ئەمانە هەمووی ئەکەونە قەلەقیەوە بەم ڕۆژگارە من تیادی برادەر و هاوڕێمێ ڕۆژی 4 5 تەلەفۆنم بۆ عین دڵی داتە یعنی ئەوانەی ئەو لێکۆتانەشی ناخۆشەکە توش دەبێت پەیوادارم خەڵک ڕێنماییگە تێکەڵی خەڵک نەبن کەس تا ئەم مۆزە چاکە بێت با تێکەڵی خەڵک نەبی نازانم خەچێکە لە ماڵدانی شەو با سەر ئێش حتا مۆزە تێپەڕێ ئینشەڵا ئینشاڵڵا ماوەی چەندێکە خۆت کەرەنتین کردو ئەبێت چەندێکی تریش لە ژوورۆ بمێنیتەوە لە کەرەنتین بمێنیتەوە من لە ڕۆژی یەکشەمەی لە ڕۆژ یەکشەمەکەی کەوانێ خۆم کەرەنتین کردووە ئەمڕۆ دووشەممەیە بێمە بێ درەوە 9 ڕۆژ 10 ڕۆژەکە لایەنی کەمەوە بێ 2 هەفتە لە ماڵەوە بیت زۆر باشە فەحسی دووەمت کردو کە بزانی ئایا ئەم ڤایرۆسە هێشتا لە جەستەتدا ماوە وەڵای ئینشەڵڵا وتم با بڕوا جارێ ئەم هەفتەیەش بڕوات با بە تەواوی چاک بۆ کاتە ئەڕۆم فەحسی دووەم ئینشاڵڵا ئەی کاک جێگر ئەم هاوڕێیانەی کە لەگەڵتن لە ئاهەنگەکان بۆ نمونە ئاسفەکانی کە لەگەڵتان ئەوانە تەندروستیان باشە
لەخوا زیاد آخر من توژوم ڕۆژی یەکشەممە بوو من لە جمعانێ بابڵ ناهینیەوە کەسم لەو ژەنیارانە نەبینی و کەس لەگەڵا نەبوو تەنها ئەو کاگۆران نەبێت کە دایم لەگەڵمایە هەر لەگەڵ ئاوا بووم پێکی شۆ توش بین ئینشاءڵڵا سەلامە دەبێت ئەو جورەی کە من زانیم ئەوایە جمعە گەڕابایتەوە بۆ ئەڵمانیا وەلای خێزانەکە و لەبەر ئەم نەخۆشیە نەتوانی بگەڕێیتەوە وەڵایی ئەو یەکشە نەمتوانی بەم نەخۆشە بڕۆم ڕڵاو نام دەمێ بۆ میزگەڕێمەوانی بەستر ئەو یا بەسەرام کاک جێگر بینی خۆمان من ئاخر پرۆگرامیشم هەر لەگەڵ جەناب تا بۆ ئەفزانەوەی بچم منیش بەحسێک بکەم ئاخۆڵا ئەو گرمان و کاتەوە زەم کۆرۆنا نەبوو بیدایەتی کۆرۆنا بوو بیدایەتی کۆرۆنا بوو زۆر باشە ئەی جەناب خێزانەکەت لە دەرەوەی لە ئەڵمانیا وەزی ئەوان چۆنە لەوێ بارودۆخیان چۆنە لەخوا زە باش وڵی ئیستا ئەوی ئەگەدارم لە وڵاتانی ئەوروپا و دەرەوە ئەم شتە خەریک کۆنتڕۆڵە چاکێ بەڵام بۆ نەکبەتی ئێمە میلەتە تازە بە تازە لە کوردستان و بە تایبەتی سلێمانی کە ئاوا بۆ ڕێز بۆ زۆر نازانم کارەکە چییە زۆر باشە ئەی ماوزی تەندروستی باشە ماوزیش تەندروستی باشە ڕەڵا زۆر باشە لەبەرە کردەوە نایشی لەگەڵ ئای ماوزی بووناوی زۆر باشە کات جێگر وابزانم هیوای تەندروستێکی زۆر باشی شت بۆ خوازین هەرم دەویستمان لە بارودۆخی تەندروستەکەت ئاگادار بینەوە بزانین هۆزەی جەنابەت چۆنە و زۆر بەداخشەوە هەوادارەکانت زۆر زۆریان پێ ناخۆشە کە تووشی ئەم نەخۆشیە بوویت وڵا سپاسی هەر هەموویانەکەم بەڕاستی ئەو خۆشی سێمبینی لەو خەڵکە بەڕێزایە نەخۆشیەکەم بێ چوانەیە هەر بە هەوا پرسین و هەر بە وێنەدانانی من و بەڕاستی زۆر بێخۆش بوو کە ئەو خۆشەویستانە یعنی وەکو پشتێکی باش و من ئینەرژیشی باش نامێ چاوی هەمیان ماچەکەم ئینشاءڵڵا هەر سەلامەت ئەبی و خەڵکیش وا لە کۆمنتە هەرمومان نووسن ئینشاءڵڵا هەر ئەمێنی بۆمان مامە جێگر زۆر سپاس ماچەکەم ڕێز و خۆشەویستمێ بۆ جەنابشتان و بۆ هەموو بەڕێزانی کە لە پەیجەکەی جەنابتان و ئێمە بینن زۆر زۆر سپاس دەکەم بە هیوای تەندروستێکی زۆر باشی وادارم بە زووترین کاتیش دەست بە ئاهەنگەکان بکەیتەوە زۆر باش بەدەستهێنی زۆر سپاس جەنابشتان بەڕێز عەزیزم زۆر سپاس دەکەم کاک جێگرکان کاتێکی خۆش بەڕێز زۆر سپاس کاتی خۆشە بەڕێز زۆر